ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانتری سڵاو و کاتەوە هەموو کاتێکتان بەخێر. جۆگرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەم بەرنامەیە هاوکات لەسەر سەتەلایت بڵاو دەکرێتەوە. دەنگ ژماردن لە هەرێمی کوردستانی عێراق بەردەوامە کە لەوێ شەممە 21 مانگینۆ هەڵبژاردننی گشتی پەرلەمانی بەڕێوەچوون بە بەشداری 32 قوارەی سیاسی و پێشبڕکێ لەسەر 111 کورسی پەرلەمانی هەرێمە و بە پێی کاربەدەستانی هەڵبژاردن ڕێژەی دەنگدان لە 73.9 بووە و ئەمە چوارەمین هەڵبژاردننی پەرلەمانیە کە لەم هەرێمە ئەنجام بدرێتن. زۆر لە چاودێران لەو باوەڕدان کەم هەڵبژاردنە گرنگە و پێشبینی دەکەن کە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان دەگۆڕێت و هەروەها لایەنە سیاسیەکانیش لە پێگەی خۆیان تێدەگەن. تا چ ڕادەیەک و بە شێوەیەک ئەم گۆڕانکاریانە دێنە دی؟ ئایا هیچ لایەنێک دەتوانێت زۆرینەی تەواوە دەست بهێنێت ئەرچی پێکهێنانی حکوومەتی پێ بسپێردرێت، یانیش وەک چاوەڕێ دەکرێتن حکوومەتێکی بنکە فراوان ئاکامی ئەم هەڵبژاردنانە دەبێتن؟ گرنگی ئەم هەڵبژاردنانە چۆنە و پرۆسەکە چۆن بەڕێوەچوو؟ ئەمانە چەندین پرسیارن ئاراستەی دوو میوانی بەڕێزمان دەکەین. هۆگرچەتەوە بەڕێوەبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان لەگەڵماندایە، هەروەها عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەوان لەگەڵماندا دەبن. ئێوەش دەتوانن بەشداری لەم بەرنامەیە بکەن کە ڕاستەوخۆیە بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062. بەڕێز هۆگرچەتەوە ئەم کاتت باش. بەڵێ زۆر سپاس دەکەم بەرز قوربانیم کاتی جەنابشت باش و سپاس دەکەین بۆ بەشداریت. بەڵێ بەڕێز قوربانی با لە لای جەنابت بمێنمەوە. دیارە هێندێک دەستگاکانی ڕاگەاندنیش ئەنجامی سەرەتایان بڵاو کردوونەتەوە. دەکرێت جەنابەت زۆر بە کورتی بۆمان باس بکەی بە پێی ئەنجامە سەرەتایەکان هەر لایەنەی وەکو دەڵێن چەندی بەرکەوتووە. زۆر سپاس. وڵات جارەوەی کە بڵاو کراوەتەوە ناکرێت هیچ پشتی پێ بەسێ وەکو سەرچاوەیەکی باوەڕپێکراوە لەبەرەوەی 2000 کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە ئەنجام ڕاگەیەنێویش بەهۆی ڕاستە ئامارانە بەشێکی نزیکن لە ڕاستی، بەڵام لەبەر سکاڵایەکی زۆر لەسەر بەشێک لە سنووقەکان هەیە، بۆی هەیە بەشێک لە سنووقانە بسووتێنرێ پوچەڵ بێنەوە لەبەرەوە دەبێتە هۆی گۆڕانکاری لەم ژمارانە. بۆیە ئەمانە وەکو ئاماری بیداین و ناتوانین پشتی پێ بەستین وەکو سەرچاوەیەکی ڕاستنی. ئەوەی کە لە ئێستاە باس دەکرێت ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم نزیکی 700 دەنگی هێناوە، ئەمە دەبێت دەنگەری تایبەت، چکە دەنگەری تایبەتیش 147,000 دەنگێشە فەرز نەکراوە و دیجیتنەوەی گۆڕان وەکو هێزی دووەم کە لە سلێمانی یەکەم و داولێر دووەمە دەوری 450,000 دەنگ، یەکێتی نیشتمانی کوردستان لە دەوروبەری 300,000 دەنگ، یەکگرتووی ئیسلامی 175,000 دەنگ، پاش ئەویش کۆمەڵی ئیسلامی دێت یعنی باسەکە 115 تا 120,000 دەنگ. و ئەوەی کە دەمێنێتەوە لە نێوان بچووکەکانە کە ڕەنگە حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان و بچووکەوەی ئیسلامی و حزبی شوعیش ئەوان هەرێکی کورسیشان بەرکەوێت. ئەمە کە دابەشە پێی ئەو بەنانەی کە تەقدیرەکرێ بۆ نرخی هەر کورسیەک وا چاوەڕوانەکرێ پارتی لە 38 بۆ 40 کورسی جارێ و بجووتنەوەی گۆڕان نزیکەی 23 بۆ 25، یەکێتی 15 کورسی، یەکگرتووی ئیسلامی 10 کورسی، ڕەنگە کۆمەڵی ئیسلامی 6 کورسی بەرکرێت. دەڵێ کاکار بابزانام لە سەرەتا کوتت 700 دەنگ بۆ پارتی مەبەستت 700,000 دەنگ بووە نییە؟ بووە 700,000 دەنگ. بەڵام جارێ دەنگی تایبەت فەرز نەکراوە. بەڵێ نامەبەستمەوە بوو کە بەڵێ بەڕێز هۆگرچەتەوە دەکرێت جەنابەت بۆمان باس بکەیت دوێنێش لەگەڵماندا بووی لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و سپاسش دەکەین بۆ کاتت. دەکرێت جەنابەت باس بکەیت چ سرنجتان هەیە و ئایا چەند وەکو دەڵێن ئاگاداریتان هەیە کە لە ڕادەی پێشێلکاریەکە کرابێتن ینی کەم و کوڕیەکان؟ فەرموو. زۆر سپاس. ڕێزم هەیە بۆ کاکە عارفیش. وەکو بەڕێستان دەزانن ئێستا ئێمە من لە مرکزی هاڤانە کە مرکزێک کە تایبەت بە تەسویە و تەطابق نزیکەی 18 بنکەی سەرەکی کۆمیسیۆن کە زیاتر لە 1000 وێستگەی دەنگدان بۆ ئێرە تەسویە و تەطابقی پێدەکرێتەوە. تاکید لە ناو دەرەوەی سندوقەکە دەکرێت کە چەندە ڕاستی تێدایە
پاشان دەنێردرێ بۆ مرکزی ئیدخالی بەیانات واتە ئەو مرکزی کە بەیاناتەکانی تێدا داخل دەکرێت دەنگەکان هەژمار دەکرێت لە چوارچێوەی ئەو هەوڵە کۆمسیۆن تا ئێستا بە شێوەیەکی ڕێژەیی سەرکەوتوو بووە لە ئیدارەی پرۆسەکە لەگەڵ ئەو تێبینیانەی کە تۆمار کراوە بە تایبەتی هەندێکیان لەو تێبینیانە کۆنن هەندێکیان تازەن تێبینیەکانی کە لەسەر پرۆسەکە هەبووە جارێکی تر کێشەی تۆماری دەنگدەران وەکو کێشەیەکی بنەڕەتی ماوەتەوە کە خەڵکێک ناوی دەرنەچ خەڵکێک هەڵە لە ناوەکەیدا هەبووە یا هەڵە لە شوێنی دەنگدانی هەبووە لە ناوچەیەک گۆزراوەتەوە بەسە خێزانێک بە پێی ئیزراعات و پێی تۆمار دەبێت لەیەک بن کە بن بەڵام ڕێزگەکانیان جیاوازە بەڵام خەڵک هەبووە ئێمە خۆمان چەند حاڵەتێکمان تۆمار کردووە کە خۆی خانەوادەکەی ناوی هەبوو خۆی لەوێ ناوی نەبووە ئەمە کێشەی یەکەم کێشەی دووەم مەسئلەی تەفاوتە لە تەطبیقی ئیزراعات بەداخەوە هەر جاری هەڵبژاردنێک کۆمەڵێک کارمەندی تازەدا دەمەزرێن لە ڕووی ڕاهێنانەوە ئەو کارمەندانە لە توانایان نییە تەواوی ئەو ئیزراعاتانێک کە کۆمسیۆن دایناوە بۆ سەیری پرۆسەی دەنگدان جێبەجێ بکرێ خاڵی سێم مەسئلەی التیزامی پارتە سیاسیەکانە بەڕێساو یاساکان کە بەداخەوە لەوەش باردۆخێکی ڕێژەیی هەیە بەتابەتی لە هەڵمەتی پرۆپاگەندەکردنی هەڵبژاردن بەشێکی زۆریان لە ڕۆژی هەڵبژاردنیش بەردەوام بوون لە پرۆپاگەندەکردن کەەوەش کاریگەری سەربی لەسەر دەنگدەر بەجێ دێڵێ و کێشەمان بە دروست بکە هەندێک ڕووداوی نەخوازراو کە بۆ هۆی پێکدادان و کەسێک لە شاری هەولێر بوتە قوربانی و چەند کەسێک بریندار بوون لە ڕۆژی هەڵبژاردن بەڵام بەگشتی ئەوەی پێشبینی دەکرا بە تایبەتی پارتی وێچێتی کە بە دوو لستی جیاواز دابەزی بوون ئەگەری ئەوەی هەبوو کێشەکان زۆر لەوە گەورەتر بێت کە بیندرا یا لەو پرۆسەیە کە بەڕێوە چوو کۆی ئەوەی گوزەراوە با بڵێن لەگەڵ ئەو کەم و کوڕیانەی هەیە هێشتا حاڵەتێک تۆمار نەکراوە کە بەگشتی پرۆسەی هەڵبژاردن بخاتە بەردەمی بەرپرسیار و لێپەچینەوە و دەرەنجامەکانی ڕەت بکرێتەوە بەشێکی گەورەیشی لە پێشبینیەکان زیاد کەم حتا لە دەرەنجامەکانیش پێشبینی کراو بووە و هاتۆتە پێش جامە لەم چوارچێوە ئەوە دەبینین تا ئێستا تا ئەمڕۆ طبعا ئێمە دائیمەن حکمی خۆمان نادەین تا دەرەنجامەکانیش تەصدیق دەکرێت لەلایەن دادگاوە چونکەوە هەر لەبەر تاومانە لە هەڵبژاردننی 20 نیسانی ئەنجومەنی پارێزگاکان دادگای عێراقی نزیکەی 5 پاڵەوراوی گۆڕی کە خەڵکێک بەبراوە حساب کرابوو بەڵام هەڵە و کەم و کوڕی لە ڕووی یاساییەوە لە بردنەوەکەی ئەو هەبوو گۆڕدرا بۆ کەسێکی تر بۆیە ئێستامە ناتوانین بڕیاری کۆتایی سەرتاپا بدەین بڵێن پرۆسەکە لە چ عقدێک و بنەمایەک بووە کە پێوانەکاری پێ بکرێت لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان لە ئەپندێکی نزیک کە تەصدیقی نەتایجەکان دەکرێت راپۆرتی تایبەتی خۆمان دەبێت بە ڕاشکاوی باس لە کۆی پرۆسەکە دەکەین لە خاڵە باشەکان و خراپەکانی کە بەڕێوە چووە بەڵێ ئێمەش بێتە چاوەڕوانی ئەوە دەکەین کە راپۆرتی ئێوە ببینین لە پاشە ڕۆژی نزیک بەڕێز قوربانی پێم خۆش بجەنابێت بەگشتی سرنجی خۆت لەسەر پرۆسەکە بۆمان باس بکەی کە بەڕای تۆ ئەو پرۆسەیە چۆن بەڕێوە چوو لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو چ جیاوازێکی هەبوو وڵا بەراورد هەڵبژاردنەکانی ڕابردوو جارێ یەکەمیان ئەوە گرنگە کە لە دوای ساڵی 2009 ئەمە یەکەمین هەڵبژاردنە کە لە وادەی خۆیان بە ئەنجام بگەێنێ یعنی ساڵی 2009 لە وادەی خۆیان جێبەجێ کرا بەڵام ئەگەرە هەڵبژاردنە بۆ فتێک دوات کەوتایە ئیتر سیستەمی یان کەلتوری هەڵبژاردن لە کوردستانە لەسەر سکەی خۆی اعتراضە ئەتوانن بڵێن لێرەوە ئیتر حاڵەتێکی ئاسایی لە کوردستانە چەسپی کە هەڵبژاردنەکان دەبێت لەمەودا لە وادەی خۆیانە لێمە دەستکەوتێکی گرنگە دوو پێشتر ینی زۆر جار دەوترا و هەرواش بوو لە واقعا کە زۆرێک لە تەزویرات زۆرێکرا لە هەڵبژاردنە ئەم جارە سەرباری ئەوەی کە گومانێکی زۆری شەبوو لەسەرەوەی تەزویرات بکرێ بە حکمی ناخاوێنی لە تۆماری دەنگدەران و بە حکمی بوونی ناوی مردووان و ناوی نزیکەی 300 هزار کوردی ڕەوەندی ئەوروپاش کە لە ناوخۆ ناوێن هاتەوە بەڵام خۆشبەختانە چوو بەهۆی بوونی چاودێری نێودەوڵەتی و ناوخۆیی و بوونی نوێنەری کیانە سیاسیەکان و کۆمیسیۆن خۆشی ئەتوانم بڵێن پاڕادەیە هەڵبژاردنێکی ناتوانم بڵێم زۆر بێگەردە بەڵام هەڵبژاردنێکە بە بەراورد لە چاو ڕابردوو هەڵبژاردنێکە ینی کەم و کوڕی کەمترە ینی چی ئەو سکاڵایەنەش کە هەن سکاڵاکان لەسەر هەندێ ئاریەتی بچوو لەسەر ینی هەندێ شتی ڕۆتینەکانی دێک لە بەردەم بنکەیەکی دەنگدانە وەستاوە یاخود بە جۆرە لە جۆرەکان
حاڵەتێک نییە ینی گومان بخاتە سەر بنکەیشی دەنگدان کە بڵێ ئەمە وەکو جاری پێشوو بە لێشا و تەزویری تا ئەنجام درراوە بۆیە توانم بڵێم هەڵبژاردنەکە ئەگەر لێرەوە لێنایکێن هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو و لێرە یا دەستکەوتێکی گرنگە بۆ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتیش کە دەرەنجامەکانیشی ئەگەری ئەوەی لە چاوەڕوانەکرێت کە ئەم جارە جۆرێک لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستانە بگۆڕێ بۆ مانایی کە ینی ئەگەر نەژڵێن لەسا و دەستکردنی دەسەڵاتی تێەکەوێ بەڵام من باوەڕم وایە بە بەشداری بوونی بزوتنەوەی گۆڕان لە تێکێنانی کابینەی حکوومەتە هەیمەنەی دوو ئیدارەی لە کوردستانە تێکەشێ چکە پێشتر پارتی وێشێتی بەناو خۆیان ڕێککەوتبوون لەسەر ئەوەی ڕێککەوتنیی ژێربەژێریان هەبوو کە لە کۆیەوە تاوەکو کفری و کلار و خانەقین یەشێتی حکمی دیا کرد پارتیش لە دێگەڵەوە تاوەکو زاخۆ بەس ئەم جارش ئەگەر هەر ئەو دوو کیانە سیاسیە جارێک کە حکومەت تێک بێنەوە لەسەر مابیەکە بۆ خۆیان ڕاهاتون بەڵام ئەگەر بزوتنەوەی گۆڕان بەشداری لە پێکێنانی حکوومەت بکات بە تەنانەت ئەگەر بە چەند وەزیرێکی بێ من پێم وایە نایەوێت بەشداریی کارتۆنی بێ و بەشداری فعلی دەکات دەبێتە هۆکاری ئەوەی کە هەیمەنەی دوو ئیدارەی لە کوردستان نامێنێت. بەڵێ بەڕێز هۆگرچێتەوە جەنابەت وەکو چاودێرێکیش بەڕای جەنابەت ئەم جۆرە بەڕێوەچوونی ئەم جۆرە هەڵبژاردنانە چەندە یارمەتی دەداتن کەلتوری یەکتر قبولکردن و لە بەردانواندن و پێکەوە هاوکاریکردنیش پەرەدەستێنێت لە کوردستان. بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەم کە باس لە بەیەکەوە ژیان دەکات دوزار لە ڕێی پرۆسەی دیموکراسی لە کۆمەلگایەکی هەمە تەشن و هەمە بیر و هەمە ئاین دەمێ ئەوە بڵێم جیا لە پرۆسەی هەڵبژاردننی ڕابردوو ئەم جارە لە ڕووی جیاوازیەکان هەندێک جیاوازی هەبوو پەیوەندی بە ئیجراعاتی کۆمسیۆن هەبوو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە 3 ئازدا ئیجرائی گرتووە بەر کە جیا لە هەڵبژاردننی ڕابردوو یەکەمیان پەیوەندی بە مۆری ئەلکترۆنی هەبوو کە بەخۆی بە پۆزتیڤ و نێگەتیڤ تەسیری خۆی هەبوو بەڵام ئەم مۆری ئەلکترۆنیە بە جۆرێک ڕێگر بوو لە مەسئلەی دەنگدانی بە کۆمەڵ ینی تۆ ناتوانی دە پسوولەی دەنگدان بە یەک کات بیخێنا و سندوقێک چونکە تەسەلسولی تێدایە ڕقەمی تێدایە کات دەژمێرێ کە لە ڕووی ئیجرائیەوە لە هەر 3 دقیقە دەنگدەرێک دەنگ بدا ناکرێ مەسەلەن لە یەک کاتدا دەنگدەر پێکەوە دەنجاندابی ئەم ئیجراء لە ئێستادا ڕۆڵی هەبوو بۆ ئەوەی بەشێک لەو دەنگی بە کۆمەڵا ڕێگریە بێ ئیجرای دووەم پەیوەندی بە مەرکەزی تەسویە و تطابق هەیە کە ئێستا دەیکەین یعنی بەر لەوەی دەرەنجامی کە لە وێزگەیەک هاتووە مەحزەرەکەی بچێتە بەغدا کە زۆر جار کێشە لە بینی مەحزەرەکان دەبوو ئەوەی کە لە بنکەیەکەیە یەکسەر ڕەوانە دەکران لە بۆ بەغدا ممکنە دەستکاری تێدا بکرێن کە ڕقەمەکان بگۆڕێدرابە کە لە وێزگەی دەنگدانەکان کۆتای پێاتێ کۆمسیۆن ئەمجارە بەر لە ناردنی بۆ بەغدا دەچێت مقارەبەیان دەکات لەگەڵ ناو سندوقەکە ئەوەی کێشایی تێدا بێ بەلاوەی دەنێ ئەوەی کێشەی نەبێ ئەوە دەیخاتە شوێنی خۆی ئەم ئیجراءەش ڕاستە دەرەنجام ڕاگەیاندنی هەڵبژاردنەکان بڕگدوا دەخات بەڵام لە ڕووی تەطبیقیەوە یارمەتی ئەوەی دەداتن کە دەرەنجامەکان بە هەڵە داخل نەکرێت دوایی کێشەیەکی زۆر و شکایەتێکی زۆر لەسەر کۆمسیۆن ئەمەش لە ئەزمموی 2013 ئەنجومەنی پارێزگاکان هاتووە ئیجرائی سێەم لاتان ڕوونە کە کێشەیەکی گەورە لەسەر تۆماری دەنگدەران فعلا تۆماری دەنگدەرانیش لە وڵاتی ئێمە کێشەی تێدایە لەبەرەوەی بنەماکەی زانستی نییە هەڵی زۆری تێدایە ئەم ساڵ ئیجراایەکی تریان کە بەداخەوە وەکو پێویست جێبەجێ نەکراویش پەیوەندی بە نوێنەری لایەنە سیاسیەکان بەتەجی مەسئولی ئەو کەسێک کە مەسئول بوو لە سزل بەتەجی ئەوەوە دادەنیشت بۆی یەکە بە یەکەی دەنگدەر کە دێ تەتقیقکەنەوە کە ئەو دەنگدەرە کەسەیە کە دەنگدا کەسێکی تر نیە لە جێگای دەنگ بدا بۆیە ئەمەش ئیجراایەکی باش بوو نسبیەن ڕێلەوەی بگریتن کە کەسێک لە جێگای کەسێکی تر دەنگدا ئەم ئیجراءە تازانە ئەیضەن یارمەتی دەربوونە بە شێوەیەکی ڕێژەیی کە بەر لە مەسئلەی زۆرێک لە ساختە ئەوەی کە کێشەی تێدا بۆ تا ئێستا هەمە لە تۆڕی چاودێری لە دەنگدانی تایبەت هەندێک کێشەمان تۆمار کردووە لە دەنگدانی مستەشفاکان ئەم ڕۆنامەیەکی ڕەسمیماندا کۆمسیۆن کە لە 3 نەخۆشخانەکە چاودێرمان هەبوو بە ڕەسمی داوامان کردووە دەرەنجامەکانی ئەو نەخۆشخانانە هەڵبۆشێتەوە لەبەرەوەی خەڵکێکی زۆر بە بیانووی نەخۆش داخل کراوە و دەنجی داوە ڕاستە تەسویتی مەشروطە تەتقیق دەکرێت بەڵام هەر خۆی دەنگدانەکە باتیلە چونکە لە ئەسڵ کەسەکە نەخۆش نییە ئەو تەبەڵانەی بۆیان کرایە وهمیە ئەمەمان داوا کردە دەبێت ئەم کەم و کوڕیانە ببینین باشە بەڕێز هۆگرچێتەوە بە یارمەتی جەنابەت ئەدی باسی نەخۆشخانەکان کرد باسی گرتوخانەکانش دەکرێوەشمان بۆ باس بکەی مەسەلەی دەنگدانی گرتوخانەکان چۆنە ئایا گرتو دەنگ دەدەن چۆنە بەنسبەت گرتوخانە وەکو نەخۆشخانە نییە گرتوخانە
ئەو کەسانێک کە بەندین دیارن ژمارەیان دیارە لای هەموو خەڵک لە کوردستان نزیکەی 2012 محکوممان هەیە محکوم و ئەوەی بند کراون ئەم ژمارە 2012 ناکرێ بکرێتە 5,000 لەبەرەوەی خۆ بە ڕۆژێک 5,000 کەس سزن ناکرێ ئیزراعەکەسە بەڵام مستشفا بەڵام هیچ کێشێکی ئەوتۆ لە بەندی خانەکان نەبووە بەڵام لە هی مستشفا بەڕاستی لە ڕۆژی دەنگدانیتە کە ئەم ساڵ لەگەر ڕۆژی دەنگدانی گشتی بەڕێوەچووە دەکرا مەسەنەوەی لە دەنگدانی تایبەت دەنجدا خۆی سڕی بێتەوە خۆی نەخۆش بێخێ خۆی و دوو مرافقیشی دەچون دەنجانەدا ئەمە نقطەیەکی زوعفە ماوەتەوە نامەمان نووسیوە بۆ کۆمیسیۆن چۆن چارەسەر بکرێ بەڕاستی بۆی ئەم حاڵەتە ڕوونەدا چونکە دەبێت تەبەلەی هەبێ دەبێت بە ڕەسمی بگوترێت چۆنە چۆنێ بەڵێ بەڕێز بەداخەوە بەداوای لێبردن دەبێت قسەکانت پێ ببڕم چونچی کاتمان زۆر نەماوە بەڵام دێنەوە لاشت بە تەلەفۆنێک وەربگرین ڕۆژنامەوان ئیسماعیل جەهانگیر لە دوهۆک لەگەڵمانە کاک ئیسماعیل فەرموو بله gelek spas deste hava خوش من بو بی برنامه دیساجی ایوار باش کاتی عارف قربانی و هوامه ما هلدرکتو بگمان اسوکو بیجم متابعک یا جی میدیا کارک دوی هرش برس بیدی حطاکو درنجی شف اصناف هوا هل بجارتنا دابوم السنوري باجر دوسي بيجم طيباتيشي بنجه شهيد قاضي محمد التاخي خشمان الدهوكي بروساك جلك جوان بريبا شو براستيش توقعات ما پیش بینیت ما باشتر برای شو جلک میدیای جهانی طیبت جوامات دوروبر چه عراق بید چه ترکیه بید چه ایران بید داپوشینه و جلک باش بود که دهات خلالت دربی کردستان اتنازه هوا هالبجارتن هذا هاد ندیدن اما جهد الخوشیه بو او رجا مغزن یا کرسیا اواکو دیتنام دیف انجام دستپیک یا پارتی دیموکراتی کردستان دست و اینای پاستی سر پیشبینیت ندابو دیساجی او کم کرنا کرسیا یا ایجادی اجتماعی او جی دروی پیشبینی آبو وکی دی رجا پشکداریه تشتکی جلج باش بو حتی کو دمجمر دوی پشتینی بروجی رجاش پنجی ساده درواس نبو ترسا جل دفمه وکو متابع یا جی میدیاکار چی جربو لی ایواری پشتی دمجمر دو حتی کو پنجه رجا جهشتا هفته و دوی هفته و سه هرچی وجه جشتی کردستان بیجم هندک جها خل حشته داوکی زاخو یا جها کره هندک جها شش هفته جمتر و بیجم رجا جشتی خل هفته و سه کسره داوه وقتی رجا جل باشه اگر ام براورد کن جل هل بجارتنه تكون را خدود المتهنه کرنه تشتي دي جهستان تفاشيشان اوه و خدالت کرسیت مازن جبلی پارتی دیموکراتی کردستان کسی شوانا سیه در باس نبوده یعنی دولت بیسته دانه یا جد بن بیسته دانه آرمان جامعی ایجادی اجتماعی کردستان بزاوا گورانه یا جرتوی اسلامیه کمالا اسلامیه اوه دی درجه هیوه کردن کل پاشروجه تا نیزید خود حد کردن بجم حکومتك فرا بنجه یا پترش دو حزبات دا بشکدار بن دیتا بجم پیت اینان انجام هنده و بیدن پاردی جلایه جفتنه نشتن اداره همی کردستان که بجبر کو دنجت ایجاتی و ید بساوا گورانت نوزیتی کرسیت وانا دیسا جیه جرتو اسلامی شریکه که هر کارا بله کاک اسماعیل افدارا حوله و سلیمانی و دهو که دا من دو بسیاری ایشوان هر دو میوانا هن اگر دلیله هدیتن بسیارک بو من عارف قربانی آیا خواندن همه بو دابزینا رجا ایجادی اجتماعی چیه یعنی ما پیش بینید کرد سی کرسیا بینید لعبه بحثی 18 یا 19 یا 20 دادرن اما دابزینا اصل ایجادی اشلای سیاسی و اینا رو دنگ آمه بسیار من بو حوال من طور روش که خوگیری اوه گلک ماسی لاوازید هوا هل بجارنه دا هبون شلای کمیسیونه و او جیوه کو چاودر یعنی افزر بر السر پروسا دنگ دانه بونمون او آمیر گلک جیروت کر بجم پروسا دنگ دانه یا جی رینت دا میدیاکارا گلک بنجه ها و الویز ردهوی خردو بنجه دستیرای بو میدیاکارا بوزانین ملدهو که احتمالا نستی 4,000 میدیاکارا چه اوید کن ما بهت وانا بله کاک اسماعیل پیامبر دست بهت وانا سربر اوجی راستی لوازی بو کفتی سر کار ما بود داپوشینا
پروسه هەڵبژاردنە کوردستانی ئەس دەستپێشێژی دووبارە هەڵاتکردن. زۆر مەمنون ڕۆژنامە ئیسماعیل جهانگیر. کاک عارف بابەت جەنابتەوە دەست پێ بکەین پرسیارێکی زۆر لە جێگای خۆیدایە بخوێندنەوەی جەنابەت لەسەر دابەزینی وەکو بە پێی ئەنجامە سەرەتایەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی دەگەڕێنەوە؟ والله طبعا كتارێکی وەزی هەیە و دەبێ شێتی لە خۆی بکا و دەبێ کۆنفراسی تایبەت ببەستێ بۆ هەڵسەنگاندنەوەی بۆچی و بە تایبەتیش کە چاوەڕوانی وا کرا یەکێتی ئێستا لە دۆخێکی باشتر بێت چونکە ئەگەر بەراورد بکەین بە هەڵبژاردننی 2009 یەکێتی وەکو ئەوە بوو نەخۆشێک لە ساڵەی نەشتەرگەری بێنی دەرەوە و بەنج کرابێ بڵێ بڕۆ یاری مسارع ڕەب بکە 17 ئەندامی کۆمیتی سەرکردایەتی لە هەفتەیەک هاوچوونە دەرەوە بەیان مەسئول کۆمیتە و ئۆرگانی یەکێتی لە شەوی انتخابا خۆیان ڕاگەیان کە ئێمە بینە گۆڕان یعنی هەڵبژاردننی 2009 بۆ یەکێتی شکستێکی گەورە بوو بەڵام بە باوەڕی هەموو کەس ئێستا یەکێتی بەم چەند ساڵە خۆی گردوێتەوە و بەحساب و بەپێی ئەو پروپاگەندانی کە ئەیکرد یاخود ئەو ئاهەنگانی کە سازیە کرد و جەماوەرێکی هێزگار زۆر تایەکۆبەوە یەکێتی تەوەقعی وا بوو کە ئێستا دۆخی خۆی بە بەراورد لە چاوەڕابردوو زۆر باشە بەڵام پێم وایە یعنی ئەم یعنی ناوێنین شکست کە بۆ یەکێتی شکستێکی گەورەیە ئەم شکستەیە بۆ بەڕووی یەکێتی بۆ تۆ بە وەچوونی من هۆکاری زۆرە کە ڕەنگە لێرە دەرفەت نەبێ هەمووی باسکەین بەڵام ئەگەر چڕی چەمەوە لە یەکدوو خاڵاتوانم بڵێم بەشێکی پەیوەندی بە ئادای سیاسی بەرپرسانی یەکێتیەوە بوو لە چەند مانگی ڕابردوو کە یعنی بێسەروبەرەیەکی زۆر خراپ لە لێدوان و لە گوتاری سیاسی یەکێتیان ڕەنگیدا بووە و لە بانگەشەی انتخابیشە سیاسەتی ئیعلامی یەکێتی بۆ کارکردن لەسەر سایکۆلۆژیای جەماوەر یعنی استراتیژێکی زۆر خراپی هەبوو و نەک کاریگەری ئیجابی نەبوو بۆ وروژاندنی جەماوەر بۆی لە دەوری پایانی یەکێتی کۆبێتەوە بە پێچەوانەوە زۆر بە خراپ کەوتەوە لەسەر ئەندام و لە ئەنگرانی خودی یەکێتیش کە ئامادە نەبن بە حیزبەکەی خۆیان بدەن یەکێتر لە هۆکارەکان ژێتوانم یعنی بڵێم پەیوەندی بە تێپەڕاندنی ئەو یاسایانەوە لە پەرلەمان و گۆڕانیش بە شێوەیەکی عاقڵانە کاری کردبوو لەسەر سایکۆلۆژیای جەماوەری یەکێتی و ڕایگشتی یەکێتی زمینەی زۆرێ بۆ خۆشکرد بوو کە ڕوبەڕووی سەرکردایەتیەکەی کاتەوە و ئەم دەموچاوەی ئێستای سەرکردایەتی یەکێتی بەدڵ نەبێ و زۆری کاندیدەکانی بەدڵ نەبێ ئەمانە کۆمەڵی هۆکار بوون پێکەوە کە یەکێتیان پێیان ئەو دۆخەی کە ئێستا توانم بڵێم یەکێتی تووشی شکستێکی زۆر کەمەشکەن بوو. بەڵێ زۆر سپاس جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە تەلەفۆنێکی دیکە وەردەگرین دوایە دەچینە لای بەڕێز هۆگر چەتۆ بەڕێبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان بەڕێز حیسام جەلال لە هەولێر لەگەڵمانە کاک حیسام فەرموو. لو قررت باشخاص معتبر من وراء الرجل وانا برز كان براسي من زور بكورتيت كان من تبني كان خمنا نعلم بلام تنهاد وبسير كامل برزان بسير كامل كاكو غير كوي جيبيز ولا بس كان الله قاعد مدابتي يجي له بس كان بزنوي قران باز ذاك لحول تادرنغاني شو عندك بس كان صندوق كان قفل نظر وان نخراون اقربي او زياده رجل لما المساله شمادني كاتكا ڕێگر بێ ئەج باشە بۆچی دانەخراوە ینی ئەوە ناگەنی کە دەستکاری کاتی زیاتەکان کردووە و پرسیاری دومیشم لە کاک عەرز قوربانی ئەوەی کە ئێمە دەیخوێنەوە بەڕاستی لە کاندیدەکانی هەموو حیزبەکان بە ئۆپۆزیسیۆن بە گۆڕان و ئیسلامی تەنانەت پارتی یەکێتیش هەموو کاندیدەکان ینی ئەو مستەوایان نییە بەڕاستی کەمێکیان ڕەنگە لە یەک کاندیدیان ئەو بێ کە تۆ بتوانی ینی سیقەی پێ بکەی بچێتە پەرلەمان و بەرنامەی حیزبەکە جێبەجێکە ئەمە ئەوە ناگەنی کە حکوومەتی داهات و ئەو وەزیرانی کە ئامادە دەکەن بۆ وەزارەتەکان یعنی ناتوان گۆڕانکارێکی ئۆتۆ لە مەسلحەتی خەڵکی باڵێن لە بەرژەوەندی خەڵکی بکەن. بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕێز هۆگر چەتۆ فەرموو بەڵام تکایە زۆر بە کورتی هەردوو دەقەت هەیە. بەخێرایی ئەوەی کاکە ئیسماعیل لە دووەک باسی کرد بێشک کۆمسیۆن هەندێک ئیجراعاتی تازەی هەیە پێش ئەمە لایەنی خراپ و باشی هەیە لە سەرەتادا کێشەی زۆریان بۆ دروست بوو دەبێت لە ئایندە دەرفەت بکرێت بە شێوەیەکی ورد ئەمانە ئەگەر لە خزمەتی شەفافیت و نەزاعەتی پرۆسەی هەڵبژاردن بێ لەسەری بەردەوام بین و کاری باشتری بۆ بکەن ئەگەرنا وەلاینین. پرسیاری دووەم کە باڵێن لە کاتژمێر 5 ئێوارە کۆمەڵێک بنکە کۆمسیۆن بڕیاری داکات درێژ نکاتەوە ئێمەش خوازیاری ئەوە بووین چونکە دایمەن کاتەکان کە درێژ دەکرێت کێشەی زۆری لێ دەکەوێتەوە کاتەکە درێژ نەکرایەوە داخرا دوو زۆر لە حاڵەتێ تا ئێستا گفتوگۆی لەسەرە یەکەمیانەوەیە کە کۆمەڵە خەڵکێکی زۆر لە هەندێک بنکە ماونەتەوە لە ژوورەوەن ئەمە پێی ئیجراعات حەقی دەنگدانیان هەیە دەتوان دەنگ بدەن بەڵام هەندێک بنکە هەیە کە گوایە دوای سعات 5 بەردەوام بۆ دەنگدان تێدە تا سعات
6 بەواتای لە کۆنووسەکەی کە نووسرابێت لە سعات 6 بنکەکە داخراوە ئەو بەبێ شەک ئەو بنکەیە ڕەت دەکرێتەوە و قبول ناکرێت. ئێستا ئێمە بۆ لە تەسوێ تەتابوقین لەبەرەوەی هەندێک تێبینیمان لەسەر هەندە بنکە بووە لە نزیکەوە ستایم زین حاڵەتەکەی کە گوتراوە وایە ئەوەی ئێمە ڕستمان کردووە لەوێ وا دەبینین و ئێستا لە تەسوێ و تەتابوق ژمارەیەکی زۆر لەو سندوقانێک کە کێشەیان تێدا یا کەم کوڕیان هەیە وەکو پێویستکاری لەسەر نەکراوە لە وێستگەی دەنگدان جودا کراونەتەوە بە هێڵی سوور ئەوانە هەمووی دەستنە تحقیقیان تێدا دەکرێت بۆ ئەوەی ئەم مەسئلەیە یەکلاب بێتەوە کارەکەش بەم شێوەیە. بەڵێ زۆر مەمنونم کاک هۆگر. کاک عارف پرسیاریش بۆ جەنا بدەوە بۆ هەر بەگشتی ئەو تێبینی هەبوو لەسەرەوەی کە ئەو کاندیدانەی هیلایەنەکان بە تایبەتی وەندەی مزانم ینی بە هەموو لایەکی دەگرتەوە کە هێندیان لەوانە وەندە ئەزممویان نەبێتن ینی کەساتی نەناسراو بوون زۆریان. دقەیەکت هەیە گەر بەرگ نەبێ. بەڵێ بە کورتی بۆی مەدام وەڵام دەمەوەی ڕاستان وەکو کەسایەتی دیار و ناساویانتیانە بە تایبەتیش کە بەشە پەرلەمانتاری زۆر کارا هەسوڕا هەبوو لە خولی ڕابردوو بەڵام لە حیزبەکانەوە بەشی زۆریان دانەندانەوە ئەمانە کۆمەڵە خەڵکی تاقی نەکراون بەڵام لە خولی ڕابردووش بە تایبەتی کاندیدەکانی زودنەی بەڕەوەیان ناناسی بەڵام دەرکەوت کە بەشێکیان زۆر کارا و هەسوڕاون بۆیە ئەمانەش سەرباری ئەوەی کە بەشێکیان ناناسین یا پێمان وایە لاوازن من پێم وایە ئەنکەشی سیاسی زمینە بۆ ڕەخسێنێت پەرلەمان چون پەرلەمانێکی کارایە یاخود حکومەتی دەڕاتی یای دو قسم ئەوەیە من دەرفەتم بینە ناوڵای کاکە عارف وایە پارتیوێکی جارێکی پێک حکوومەت تەشکیلەکەنەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم پەیامەکەت گەیشت کاک عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەوانەوە هەروە هۆگرچەتەوە بەڕێبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان و داوای لەبوونتان لێ دەکەم کە قسەکانمان پێ بڕین سپاسان دەکەم. ڕەهەندی پێشەتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.